مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. سەرڕێژ لە نیگەرانی شەرمەزاری و بێزاری بۆ ماڵ گەڕامەوە، لە خۆم تووڕە بووم کە نەمزانی بوو چۆن وەڵامی پالوشۆ بدەمەوە. سووم لەوە دەخوارد کە ئیشەکەم لەدەستدا بوو. پێشتر چەند جارێک لەگەڵ سوزاندا باسی ئەوەمان کردبوو کە ڕۆژێک لە ڕۆژان دەستبەرداری کارەکەم ببم و خۆم وەقفی پیشەی ئەدەبیات بکەم. ئێستا ئەو ڕۆژە هاتبوو. من لە بێکاری و بێهودەیی چەواودا هەستم بە ترس دەکرد. هەڵبەتە پارەیەکی زۆرم بەهۆی غەزەبەوە دەهاتە دەست، بەڵام ئەم کتێبە هی من نەبوو، ئەو پارەیەش هی من نەبوو. بەڵام ئەو موچاکەمەی کە لە گۆڤاری ڕاچاپلان وەرم دەگرت هی من بوو. دەسوانم بڵێم باڕەنجی شان و ئارەقەی نەوچەوان بەکاری سەخت و شەو نخۆنی و گۆڕایەڵی پەیدام دەکرد. بەڵام ئێستا ئیدی حەقی ئەوم نەبوو بڵێم بژێوی خۆم پەیدا دەکەم. کەسێکی دی لە جیاتی من بژێوی ژیانی دابین دەکردم. هەر هەموو ئەم بیرە هەفتژانە لە مێشکمدا بەگژیەکدا دەچوون و تووشی سەرەگێژیان دەکردم. کاتێک کە ئەم هەواڵەم بە سوزاندا، شادیەکی لە ڕادەبەدەری دەربڕی کە هیچ پێم خۆش نەبوو. وتی باش بوو، ئاخری لەم نۆکەریە ڕزگارە بوو. عاقیبەت ئازاد بوویت گیانەکەم. سوێن دەخۆم کە کاتێ لە بەردەم خەڵکیدا دەیانوت جەنابی جاک سووربیا، براوەی خەڵاتی موپاسان، سەرنووسەری گۆڤارێکی مێرمنداڵانیشە خەڵکەکە دەحەپەسان. باوەڕیان نەدەکرد. من بەخۆم چەندین جارکە ئەو باسم بۆ خەڵکانێک کردووە، حەپەسان و سەرسامیم با ڕوخسار و چاویانەوە دیتووە. بۆ نمونە مەدام مۆریل وتی، بە توندی قسەکەم پێبڕی وتم، من بۆ چوونی مەدام مۆریلم بەلاوە هیچ نییە. من لە گۆڤاری ڕاچاپلاندا پۆست و پێگەیەکی جێگیرم هەبوو. سوزان با کەشوفشوو لوودبەرزیەوە وتی، تۆ وەکو باوکت قسە دەکەیت. ڕەنگەوا بێ ئەمەم پێشەرم نییە. لە ڕاتاپلاندا موچەیەکی جێگیرم هەبوو، دەمتوانی پشتی پێ ببەستم. ئەدی ئێستا ناتوانی پشت بە هیچ شتێک ببەستی؟ نا. یەکی گوێی لەم قسانت بێ، باوەڕ ناکات کە تۆ نووسەری غەزەبی، براوەی خەڵاتی موپاسان بی و با کەسەری و داخێکی زۆرەوە ئاهێکم هەڵکێشاوتم. هەر بەڕاستیش وایە من لە دوور و نە لە نزیک پەیوەندیم نە بە ڕۆمانەکەەوە هەیە نە بە خەڵاتەکەەوە. من بابایەکی دزی ئەدەبیم، کەسێکی سووک و چروکم. سوودم لە کتێبی کەسێکی دی وەرگرتووە تا پێی بەرز ببمەوە و پێ بگەم و ناو دەربکەم. ئێستاش لا ترسی ئەوەی ئەو پێگەیە لە دەست بدەم کە بە ناحەق پێگەیوم ئازام دەلەرزێ. خۆ ئەگەر شەوی ڕەش ڕۆمانێکی خراپ دەربچێت، ئەوە لە لووتکەی شۆڕەت و ناوبانگەوە دەکەوینە خوارەوە. ئیدی سۆزانی بەلەنگاز لە جلکی فاخیر و مانتۆ بێبەش دەبێ. نەدایکە هیپەکان و نەماڵباتی مەدام موریلان پێشوازی دەکەن، بەجارێ لێ دەکەوێت تەنیا کڵۆڵی و شەرمەزاری بۆ دەمێنێتەوە. گوێت لە من نەچی دەڵێم؟ هەنگی پەنجەی پەشیمانی دەگەزین کە بۆچی لوتمان لا پالوشۆ کرد. دەمویست ئەمەد تەنیا ئەمە تێبگەێنم. سوزان هاواری کرد، منیش نامەوێت لەمە تێبگەم، نامەوێت گوێم لەمە بێ. تۆ بەم ڕەشبینیت ئەگەری سەرنەکەوتنی کتێبەکەت زیاد دەکەیت. تۆ کە پێشوەختە ئەوە لە دڵی خۆتدا دووبارە و سێبارە دەکەیتەوە کە بۆ ناکامی خوڵقاوی و ناکامی چارەنووس و قەدەری تۆیە، دیارە هەر ناکامی و شکست دەدوریتەوە. تۆ متمانت بەخۆ هەبێ، لە سەرلاقی خۆت بوەستە، دەبێ هەزبە گەورەی و سەربەرزی بکەیت. بە چه حەقێ؟ ئەمڕۆژ خەڵکانێک هێندە بە جۆش و خڕۆشەوە لەگەڵ مندا باسی غەزەبیان دەکرد کە وەکو حیوانێکی پێکرا و هاوارم کرد. تۆ چۆن هەز ناکەی کە ئەم مەدحوستایشەی سەبارەت با غەزەب دەکرێت زۆر ئازارم دەدات؟ ئەو مەدحوو تاریفەی نووسەری ئەم کتێبە مەدحوستایشی من نییە، هی کەسێکی دیکەیە، هی پیاوێکی ترە. من هێشتا هیچم نەنووسیوە، هێشتا هیچ شتێکم بە چاپ نەگەیاندووە. من لەم بوارەدا لە بواری نووسیندا تازەکار و ناشیم و ئەم ڕیسکە پاشان دەست پێ دەکات. هەڵبەتە ڕازگۆیانە ئەو قسانم بە سوزان دەگوت. حەزم نەدەکرد خەڵکی بەو ڕادەیە ڕموودەی غەزە ببن. کاتێکە لە بەردەم مندا تاریفی ئەم کتێبەیان دەکرد، وام هەز دەکرد تاریفی دوژمنی تایبەتی من دەکەن. هەستم دەکرد ئەو هەموو پیاڵدانی ئەم کتێبە لەسەر حسابی کتێبی ئایندەی منە و تاسە و خولیای خەڵکەکە بە ڕادەیەک دێتە خوارەوە تا نۆرە دەگاتە سەر من. تاسەی خوێنەران تێر دەبێت و ڕوو لە بەرهەمەکەی من وەردەگەڕن. سوزان وتی یانی حەزت دەکرد عیب و ئیراد لە غەزەب بگرن؟
گوتم بەڵێ با کەماڵی ڕۆشنبینی و با کەماڵی هۆشنیەوە ئەو وەڵامەیم دایەوە. سوزان باشێتی ناو بردم و چیتر لەسەر گفتوگۆیەکە نەڕۆیی. ئەمڕۆ بۆ جاری دوام چەند وتارێکی تند و زبرم دەربارەی غەزەب خوێندەوە. یەکێک لە وتارانە وتاری سیفۆنی تەوالێت بوو. ئیسراحەتم پێی کرد ئەوەی ڕاستی بێ بەغێلیم بەو وێنە و تەسەورە دێت کە خەڵکی دەربارەی من دەیکەن. بابم دوای ئەوەی لا کاربۆ و لا بانکەکەوە دەرکەوت هاتە دیدەنیم. پێم وابوو ئەگەر پێی بڵێم کا پاولوشۆ دەری کردوم نیگەران دەبێ، بەڵام بە کاوەخۆ بێ ئەوەی خۆی شلوێ بکات گوێی لێگرتم و ئەو سابە قەناعەتی تەواوە وتی جاکی ئازیز ئەمەد باشترە من پێم وایە بەم پایە و پێگەی و پەیوەندیانی ئێستاتەوە دەتوانی چاوپۆشی لەو 4 پولە موچەیە بکەی کە لە گۆڤاری ڕاتان پلان وەری دەگریت. ئەم کارە ئیدی لە ئاستی پلەپایی تۆدانە، تۆ دەبێت چاود لە ئامانجی گەورەتر و بەرزتر بێ. وام دەزانی گوێ لە سوزان دەگرم، تەنانەت لە دڵی خۆمدا دەمگوت تۆ بڵێ سوزان لەبەر هەیوانەکەدا بەم قسەیە تەڵقینی نەدابێ، سوزان هەموو کارێکی لەدەست دێ. بابم دوای ئەم پێشەکیە سەری قسەی دامەزراند و بە دوور و درێژی کەوتە ئامۆژگاریم کە چی بکەم. ئیدی بەتانی قسانداچوو جا قسەی پرۆپوچ و بێمانە مەگەر هەرخۆی سەری لێ دەربکردایە. شەکەت و ماندوو دەهاتمە بەرچاوی، بێگومان هەواڵی خڵاتەکە تەواو سەلامەتی و بنیادمی شێواند بوو. شادی گەورەش هەندێک جار بە ئەندازەی خەمی گەورە ترسناکە، بەڵام کاتی ئەوە هاتووە کە بەسەرخۆ تازاڵ بی و ڕادەی ئەم بەختەوەریە فریەت دەرک بکەیت و ئاقلانە سوود لە بەخت و یەخباڵی خۆت وەربگریت. ڕێگەمدا قسە بکات و بەرەبەرە لە گەڵ قسەکانی ئەودا هەستم کرد کە لە هەموواندا بڕاوم و سات بە سات گۆشەگیرتر دەبم. کەواتە هەر هەمویان دیل و ئەسیری خۆشیە مادیەکانیانن، نەخشە و پرۆژە بچووکەکانیان خۆپەرستیا پوچەڵەکانی خۆیان بوون کە کڵۆڵ و جاماون. تەمەشای بابم کرد، تەمەشای پشتە سافەکەی، تەمەشای چەناگا کە یەخە بەرزەکەی دەگەیە ژێری، تەماشای چاوەکانیم کرد کە حەماقەتی لێدەباری، تەماشای سمێڵا فریبۆکەکەی، تەماشای دەستا سڕا گەنجانەکەیم کرد کە بە بەرۆکەوە کردبوو. کەمێک بۆنی نۆشابەی ئیشتیها بزوێنی لێدەهات، لە ناکاوە وام لێهات توانای دیچن و بۆنەکەی ئەوم نەما. گفت و گۆیەکەم بڕی بۆیە خێرا ڕۆی کاتێک کە بە تەنیا مامەوە دەستم بە گریان کرد. چیوای نەماوە کە شەوی ڕەش تەواو بکەم. ئەگەر ئەم کتێبە سەرکەوتوو بێ دەچمە دیدەنی نیکڵدومینی. هەز دەکەم ئەگەر بەم کارە تازەیەم پاک ببمەوە زۆر بەم دیدەنیەی ئەو خۆشحاڵ دەبم، متمانە بە توانای خۆم پەیدا دەکەم و شانازی بەم توانایەمەوە دەکەم. بەڵام سوزان لە خانوویەکی تازە لە دەشتی مونسو دەگەڕێت تەواو کۆڵم داوە، تەنانەت هەوڵ نادەم قەناعەتیشی پێ بکەم. فرۆشی غەزاب لە 100,000 نوسخە تێپەڕیوە، چەندم لە بەرگران و ناخۆشە. 15 ڕۆژە هیچ شتێکم لەم دەفتەری بیرەوەریانەدا نەنووسیوە. لەم ماوەیەدا لە نووسینی شەوی ڕەش بوومەوە. سبەینێ کتێبەکە بۆ وەشانخانەی برایانی پوریور دەنێرم و ڕەنگە دوای 1 هەفتەی دی ڕزگار ببم.